فرموا فرموا. السلام عليكم. عليكم السلام. بخير. السلام عليكم. باش خوشكم. بخير ببرام. وسطا تصدق قلت ما وشي سيادة نمريناتي لا نقرا خوتي ناتا. دفرموا آخر زماننا شاگرد أمري لسوستاي دكا. عصابة هذا أكا وسطا جان عصابة هذا أكا. خوشكا هو تسيتي وسلازة. والله هي سلازة كمان صار ديناكا. صار ديناكا؟ أرى والله. هو تم دبي وياه. والله سيروج دبي ويلا هاتوا. سيروج هديكا بياود. والله بياو كم نيشي استديتو. يكو دبي خوشي من دو بياوي ما نامحرم هاتيا لقى آفرتا شو وسطا جان أتو إيش خود بك أو استديتو تلفون شو بتا. هذا تلفونه شلوكا تلفونه شلوكا. زمو كرات زمو كرا هستا كرات زمو هو تو زونا نشتي أو شو وسطا تصدقي تأكيد مخود لنا كتيا ناما قوري نوت كردي الشوي وسطا قوم الدلاري ناكم نا أمن السعاد يجي شوي حتى بين اسمي بس شعري دنسم أما الشعر بيج بشعر بيج ولا وازنا شعري ديناش واز ولا أول ما تشينا بلوكا ولا أو سلازي تاكا ولا زانب وشي تسوي ما أي زاوى عاقلترين شد أوبو لجيان ما كردوما كأمكشم يا أبتو أبهم دو عاقلني هم رجل تاهين ما مطعمي أنا والله ما أخذ زاوى جان يمكن كم مريض توبا قولا إيش شايف بس نابك إيش كم ده أمره إما السعدين بو تشيبوها أمدر نسوي إيبو ليست عالم ناري نوزل عمل شيء لبلوش نكاتش اللي السعدي توبي وامن على ما ميلا لاي منها كل الخز مكاني خومة كاك أمدر نسوي باشا باشا ألو شلوني دلكم باشي شي هو برجة دبري كاك حاضر نبون باشا برجة جيان شلوني كتر حاضرة بن إيوا ساعاتي كتر زور باشا والله إيمش لو كافترياين اشتكى خوين وتر إيمش برايا كوين لو نهان بين دعوتي عن تكين ده باشا جيانكم خاط لكم لولو بارا كم دين نقول لك دقيت شيء كاسان وتشاولو باري والله زور خوش ها شابتك وراسية درجيك أمشي هالوا خوش براستي سبارتاش تكاني خوش هذا والله كيوا ضرب صوت التلفون يتصل اللي رجع بروحه لا والله اشتكان زور طيبة تانية ما بسم الله يجوا عبيد دموع تشبك أمري بالله أوتي معنا ألو سعدي بضح تصدقي لتشين دري لا تشي مالي إشي هرقستا ورا ماري لو خير وسطي سلازة هاتيا دونا محرم لماليا أتو لماليني لتشي لا حول ولا قوة إلا بالله آخر التلفون اللي بوصلازة تكر كتير نمو دورو سلازة سامة كسبي دي مو بخم سادة كموا إيه آوي صار ما نبو أو أشياء نبو غني دبون شيء برك لو ماري آيو صارت بهنا بخودني خلانة دبو تازة بانجم كردينا دو زلام ليرنا زوروا كاكا زي بريان بك بالسبي ولا نابي تازة إيش كان دس بيكرت لا حول ولا قوة إلا بالله كاكا أمن إيش ما كاش من أمنات وأنا بيموا إيه باشا جنك لنا أو بيانا بدزبيلا إيه باشا بيان بري كاكا سبيني إخوتني خلانة بيتن تازة دستيان بيكرت يا عيبة كودبي ورا مالو طواو باشا أتش هشتي قربك أنا استعدي تشيلي هاو مقرم بويا ما تهوم ولا قلك يا قصة تكر موزعتي كرين جيبه بيتعمل واتيك تشيلي الشام لبو هاتيا الشيء كانش رشيد جلوينيا عقب بخوم لوين نبم الشيء كان أو تتشي إيه ما بس لا شيء أمسانا بداوي لي بدنوا ناتوان بدي أو تو بتزيتها تبقى كاكا الشيء كان مهم ترى يعني تو حي من أبي استأوتك ما لا نشين مالوي بابا كل بابا سفرة دبتوا قشت جزار دبتوا همش دبتوا نية بس الشيء كان نبتوا نية أبي لقل إيه ما أبي بو سفرة أخي ناتوا وعدهم ياوا
كيف خويتي تي أتو أوضة تلفوني تيلو من ذكي كاتشي بالديم تي أمن لودة كوجي بخمان أو هاتم كتشكي هادي بين موبايلة كتي تسي أيوة تكتي قلت كتي أي شي كي هادي لقل كتش قساكي بتزي منوا مشق هادي حنان يعني تو زلمو بيشيش وتيشم هي وقماشم بواتو تشي مش هناربو والله أي بوتشي الله نازانم تشيشو بوتشي راسنا رويتي هالناوي بيجن بنا وكان راستا هرروي جبر حنات سوا دوست الظلامي هناي تماري وسطي سلازي تيبسوا بيمكود بتساوي بيجني بيمكود بتساوي لي مو بيمكود إيه قلت أورونا روجا تشيكا سو قلت نا والله شاكان ما بوغني دبيتن عويسار ما بيويستار وسط هناي تماري كيفي خويتي روش قاتيبو ولا الظلامي هناي تماري كاكا دو ظلام وسطانا لويش داك النبي أم لويبهم كيفي خويتي شلون هناويتي تلفون كابو براي برايتشن يا والله طبلا من مشغول بكاتمني أي مني شو كاكا واسي عندك ليبي نتساوك براي إشي هي أو دا ببيشن كوف بوشو ولا تزارش كده تامبما كاكا تامبما نمصاي هر أمره وي ما شاء ولا الله بلام ده تامبما إمارات سعد يوتو تي حياما بري كاتش وعد ما ومن كاتش بدوش شمكن عزيزة كان بابر نايا ولا زلامي يا زلام دخل نابي شتيواني وحواو تيجي شتيت ولا بيدك بخرجاني كيفي خوتا هذا هاتلونا جنو حسب بشكو کاکە دامگیان من زۆر داوای لێبوردنەکەم بۆ جارەکەی تر بڕوا بکە زۆر غەڵەت بووم ئەمەوێ قەرەبوو بۆ بکەمەوە قڕە کاکە حەیامت برد ئەی هاوار ئەوە چت کرد ئەتۆ پێم بڵێ لەگەڵ شیرین چیت کرد کوڕە ڕەشید بەڕاستی وەزعم زۆر خراپە کوڕە سەد جار تەلەفۆن لۆ دەکەم هەر جواب ناداتەوە نازانم چ بکەم یعنی هەر جوابت ناداتەوە بە تەلەفۆنیش نەخێر جواب ناداتەوە دە حەلی لای منە کاکە ئەم جارە خۆم بۆت حەلەکەم ئارە وەڵا کوڕە جارەکەیری ئەمت فەوتان کاکە هەر لەی گەڕێ واز نەبینە ئەگەر لەبەرەوەی تەلەفۆن کردیا وازدە مۆزوعی بینە نانە کاکە خۆم نا مۆزوعی تۆ تەکلیف لە برادەرێکەکەم ڕەفیقێکم هەیە لە مەسەلەی عەشق و غوراماتە مەپرسە بولبولیەکە بۆ خۆی کاکە جان ئەو کەسە ئیشی چییە؟ وەڵی ئیشی بەس ڕێخستنەوەی خەڵکە بڕواتە بێ کەیسی وای چارەسەر کردووە 10 ساڵە ئەم کچ و کوڕە لە یەک تۆراون لە عەشقا دابڕاون خستونێتەوە یەک ڕەشی جان تێمگەنە ئەو کەسە شاعیرە چییە تێمگەنە تێ کورە بڕوان پێ بکە کاکە دام شاعیرە مەحامیە سەرنووسەرە کورە عاشقە ئەوەی تۆ بڵێ ئەوەیە باشە باش ئەتو پێت وایە موشکلێنی پێ حەلبی دڵنیابە لە 100 من سوور دڵنیانە بم ئەمنم زر نیم لەسەر مۆزعەکەی خۆم باشە کو ئەو کابرای ببینم کاکە گیان ئەو کابرایە ڕقەمەکەی تۆ ئەدەم بە سکرتێرەکەی باپی بڵێ تەلەفۆنیەکەی بۆ بکات ئەگەر ئەو مۆزوعە سەری بگری ڕەشید خەڵاتێکی زۆر گەورە دەکەم کورە تواز لە خەڵاتی من بێنە سپاسەکەم بۆ خەڵاتەکە بەس ئەم کابرای یە قانونیەیە کاکە دام لەم سەرۆ پێتەڵێم قسە لەم سەرەوە خۆشە دوایی تووشیت گەڕ و بەڵاو ئەوانم نەکەی ئەم پیاوە سیارە چۆن بەنزینی تێنەکەی هەتای هەرە سلوڤلێڵێ تەواو ئەمیش بەبێ پارە یەکیش ناکات لە پێناو شیرین ژیانی خۆم دادنێم سەروەت و سامانی خۆم هەمووی پێخششی ئەو دەکەم دەمادەم وایە ئیشەکەت لە 100 مسۆگەرە دە باشە بە سکرتێرەکەی برێ با تەلەفۆنەکەم لۆ بکاتن خەمن نەبێ ئیساکیە ڕێک پێی ئەڵێم و یا بە ڕیسالە یا بە تەلەفۆن قسەیەکی لەگەڵاکەم دەیخواپیس خواپیس كاكتا هاتم السلام عليكم. سلام عليك السلام. أتو كسك رشيد بمني قد شعره خويتي
خوا برگری ڕەشید تووشی ئەو منداڵ و تاڵەت کردیمە گیان کاکدام هیچ بسکۆڵە ئەتوو تەمەنت چەندە سواری ئەو خوشکوشۆکە و ئەو شتانە دەبی کاکدام ڕێز خۆت بگرێت کە سەرەتا سواربوونی من کە سوارێ و جۆرانی شتانە بم یەک سەبەبی هەیە ئەویش بە مناڵی زۆر مەحرەم بووم لەو شتانەمە تێگەشت کاکەواز دەو قسانە بینە بڵێ ئێستا هاتی مەکنێت و بابسین دابنیشین بزانام دەخوان چم لەوە دەنووسی خزمەت دەکەم لە فەرمو فەرمو جۆم لێتە کاکدا وەڵام هاتی مەکنێت و بابزانام چم لەوە دەکەی کاک ڕەشی شتەکانی هەمووی پێوتم خەمت نەبی ئەو شتانە ئاسانە باشە پێشی وتی کە پارە و شت پێشەکی وەرەگرتێ پێم گوتی خەمی هیچ نەبیێت تەواو بەس یەکشت پێگەرێ جا ئەو ئافرەتە نەکنم و زۆر خۆشەویستە یعنی ئیشتێکی حەساسە باشە ئیشی خۆ یان ئیشت جوان دەبی ناتوانان ئیشت جوان دەوێت ئەویت کە هیچ خەمت نەبی بڕۆ لەوانی کە ئەو کەیسانم بۆیان کردو دوای ناوت پێرم حەزەکەی قسەیان لەگەڵکە بەس بڵێ بێژن یعنی زەمان باور کە کاک دەهام 15 ساڵ پێشیستا لەم هەولێرە کەسی ژن و مێردێکم چا کرد بیانی بوو ناتوون لە هەولێر ئیشکەن باور کە ئێستا مناڵەکەیان ناو بێژن ماشەڵڵا زەحمەت نەبی تەمەنت چەندە تۆ تەمان ڕەقەمە مەپرسە دەبا بینم کاک دەهام ئێمە ئێستا من کۆمەڵەشت لێرە ئامادەیە ئەم شعرانە یەکەم جار لەمە دەست پێکەین سێریکە ئەڵێ ئەم شەو ئەوە ڕاستی شخصێکە کە جیاوە تۆ لە خۆشەویستەکە ئەمە وای لێکات دڵی بکاتەوە یعنی بە فرمێسک بە قوڕک ئەم حیوارانە ئەوترێت زۆر کاریگەرە بێت ئەمە بڕگەی دووەمی ئەمە تەواو ئەوە ئێستا ئەمە شیعرەکەمان تاو کاک دەهام ئەتوانی بخوێن تۆ سەرێکی خوێندەوارم نییە کێشەمان نییە بەڵام ئێمە ئێستا ڕیکۆردی دەنگەکەیەکەین چیمون لە دوامەی لێیتەوە دوایەوە کلیپەکەی بۆکەین باشە بەڵام پێشەوە قانونێکە لە یاسای دەنگیە کە قورگت بکەیتەوە ئەبێ قورگمان بکەینەوە چ بکەم چیموت لە دوامی لێرەوە دۆ ڕێ تەواو پێویست ناکە سێکە ئێستا ڕیکۆردەکە ئەم شەو نامم بۆ ناردی بە گریانەوە ئەم شەو نامم بۆ ناردی ئەم شەو نامم بۆ ناردی پێم بڵێ نابۆستە پێم بڵێ بۆ جوابت نییە پێم بڵێ بۆ جوابت نییە خێرە خۆی سوڕی نەداوە بڵێ وایە یاوان نییە خێرە خۆ هیچ ڕووی نەداوە پێم بڵێ وایە یاوان نییە دەست خۆش ئەمە شعری یەکەممان لێرە کۆتابێت ئێستا من کلیپەکەیەکەین شعرەکە لەبەرەوەی باسی گلەی و گازندەی دڵی تۆ ئەکابوو ئەو ئەزانم لێوەدەی چیموت ئەیکەیتەوە باشە بەڵام کە ئینەما هیچ ئاگات لە من نییە و خەڵک لە پشت کامیرە قسە لەگەڵ ناکە تەواو باوەدەست کاکدا سێنکە بچۆ لای ئەو دارەی سێم چیموت لە دوامەوە ئەیکەیتەوە باشە ئای بینیە بە بێتاقەتی ئاکشن وەرە بێتاقەتی تۆزە سەریح وەرە بێتاقەتی سێری چەپکە سێری ڕاستکە موبایلەکە دەرکە دەتۆ لە کامیرەکە زۆر جوان دەرچوو
کاکدام کاکدام ڤیدیۆ تەواو کاکە تەواو کاکدام عەفو ئێستا ئێدیتەکە یەکەین پێم لە چۆن بوو وەرە دەرەجە یەک بوو بینێرینیان نانە جارە با چاکیکەین میوزیک و تەرتیبات و ئەمە لێرە شێک خاوێنم بۆت کردو بەخۆ ئەوە تەواو ئەتۆ سەیریکەی شەکر بووم بۆ چای زۆر کەس بەڵام کەس لە بۆ چای من نەبووە شەکر شیرین غیرە لەو جادەی دەکەم کە لە سەدەڕۆی شیرین ئێستاش نەمزانی بێگرینەکەت لە بۆ منە یان بە منە ئێی خوارزە ئێمە پیاوی پشتکی بۆرد نین ئێمە پیاوی تۆڵە سەدنەوەین چیت هەیە وەرە ڕووبەڕوو بۆی بجەنگە شاهینی ئەوەی جوانی خەڵاتت دەوێت بینێرین ئەلۆ جارێ گەلە جوان دەرچووە شۆکێکەین ئەوستا لازەکە چی بوو؟ ئەوە سەلازەکەتان غازی عادیان تێکرد بوو لێ بەفریشی نەدەکرد ئیشی نەدەکرد دەباشت خواوەستا جێنەکە غازی تێکرد و غازەشی ئەسلیمان بوو نانە غازە چ دەرەجەیەک فەڕەنسیتان لێ تێدەکەن زۆری پێ دەچێتە غازەکە نانە زۆری پێ ناچێەوە بەشەوە چووە لەناو سیارەی غازەکەم لێ بینی غازتان لێ تێکەمەوە مەزبوط دەبێت بۆ ناچی بانگێکیت خوا زۆر بەعەجە لە میشم بەسەر لاجەیە باشە شەوە کورە شەوە کورەوە هەر نەهاتەوە نا بابا دنیا ڕێک نەکەن ڕێک نەکەوت ساڵی جارێم بیتە دەرەوانێ ئەوە چییە؟ هەر حەیە بردم لای پرژەوە ئەوان ڕاستەکات ڕاستەکە لە ماڵەوە پیاوی بێگانەی تێدایە سەلاجەمان تێک چووە ئەی نابی ئەم بچمەوە کاکە یعنی سەلاجەکە و هەنار لە من گرنگترە؟ کورە بابەوە مۆزوعەکەوەیە ئەی پیاوی خەڵکی ناوماڵی من دیە و دەچێت دوو زڕتە زەلام ئەتی نابێ پیاوە چیان لەگەر بیتە کاچێ بن ئێستا دیگە خۆ کوڕەکەشە مناڵ نییە کورە کوڕەکە بێعەقلە نییە لە بە ئایپاتی ئاگای لۆ دنیای ئەی دەهام بابە خۆ دەعام هەرسی مارێمە نییە ئەی ئێستا مەچی جوابی بینەوە پرژە و مەریوان ئەتو چیشت لەسەرە ئەمن ئەوە لە خۆبان نیە جەوەک پا دەگۆڕی دەبێت لە هەموو جێش لەوێ بی قەیچەکە خۆ ناوسکی تۆ ناخۆم چییە با لەگەڵ تانابم ئەمە چێ بۆ تۆزە پارە لەبەر کچەکەمە ئادی کاکە جارشکە تا بەمە ماڵدیف دەتان بەمە تورکچای دەتان بەمە جێ خۆش چاوەکەم ئێستا مە چی بکەم چی جوابی ئەو کچە بەمەوە تەلەفۆن بکە تەلەفۆنی لۆ بکە من بۆی بکەم ئەلۆی بکە وەڵا لە ڕووم نایە دەستەمەکسەرەکە بێنێتەوە ئەلو پرژە گیان چۆنی کاک مەریوان چۆنە بە ساقە بووم نەوەڵا جارێ بەڕێ نەکەوتوین بەس کاک مەریوانی لێ سعدی ئێوێ قسەی لەگەڵا بکە دە باشە گیانەکەم بێرێ کاک مەریوان کوی ئەوی کاک مەریوان تووشی سگێ شێشی بوومە ئەمن مردم ئەی باوکەڕۆ کورە ناوەڵا کورە بۆ خوایە ئێوارە ئەو خواردبوو نۆکاوانە ئەی وەڵا فەوتان بە تەماینە بەڕێکەوین بەس لیمۆ دەڵێتم بۆ حاڵێت چۆن بچین ئەرێ وەڵاهی ئەخە دەچەم تۆڕە بن ئاسایی یەگەمەنی کورە کاکە خەجاڵەت بووم زۆر داوای لە بردن لێ دەکەم با بۆ جارەچکە بیتن وعد جارەچکە نییە داوەتی خۆم دەبن داوای لێبوردن لە تاتە پڕژەش دەکەم کاکە گۆ زۆر بەڕێزن وەزعەکەمان وایە دەی نانە پێویستم بە هیچ نییە عیلاجم وەگرتیە دەی خوافیس ئاوا ئەبێ ماشەڵڵا سعدی کە ڕاستگۆ بووی هەدیکو بە مەعنا دەرێ ڕاستگۆ کاکەوە دروی مەسلحەتە کاکە دوو زەقتە زەلام هاتینە لەو دەمێ سەلاجە تێک چووە ئێ دەبی بچمەوە کردیان خەمتان نەبی تۆڵە تاڵۆ دەکەمەوە
خۆشترین سەفرە باشترین سەفرەتان پێ دەکەم باش حەیرانی کامەتە بۆ کوێ تۆ دەست بۆکن هەناری وەنیە حەیرانی بۆ کوتە حافیز حافیز بێ ئەوە کچم بۆ چیە لە تۆ وەکو چەمە لە قوشتی وابووی تۆ قسە ناکەی تێنەگەیشتی دایکێکیان خەتای خۆتە بۆ هەموو شوێنە بە دوامانەوەی ئەی باشە باش وای لێ هات دەبەخوا لەمە و دوابێت یاما پاڕێنەوە ڤیدۆی دووەم با درێت بی شیرین من تۆم خۆش ئاوێ کەس وەک من تۆی خۆش ناوێ ئەگەر پەنجەت لە خوێن بێت من دنیا وێران دەکەم شیرین تکایە بگەڕێوە پیر مەبە شیرین ئەگەر پیرش بی دەمەوێت لەلایە من پیر بیت ئەم گۆرانیە پێشکەش بە شیرین پێشکەش بە بابی شیرین پێشکەش بە پوری شیرین لە کەنەدای خاڵوەکانی شیرین لە بەلجیکا پێشکەش بە خوشکەکانی شیرین لە نەمسا ئێستا مەزبوطە نشتان ساخ بە یاخوا خۆش بیاخە سەلامەت خۆشکەوە چەندی کرد 30,000 حەقی غازەکەی 25,000 دەست دەست خۆش بە والله بەزۆ پنجایان پێ سلام عليكم عليكم السلام سلازەکان چەند ئەرێ وەڵا تازە تەواو دەستا خۆش دەست شەوە کاملە ناس چه ها ئەوە ئەوە مامۆستاوە مەزبوطمان کردێ سەلاجەکەت تەواو مەزبوطە زۆر مەزبوطە خۆ غازی عادی و مادیتان تێ نەکرد غازی ئەسلیمان تێکردێ مامۆستا لیمۆ ئەو دوو کوڕیان نییە زۆر ئیشکەرە ئەمەن بە شەری ببینیم دەزانم ئیشکەرە یان نە کاکە بەڕاستی دەزانین دەمەوێت چیان لەو بکەم ئەمە برادرێک تەلەفۆنی لەو کردم گوتی هەندێک سەلاجی ئەوروپیمان هەیە دەیگوت لە وڵاتان بەبەر ناکەوی گوتی لۆ نایە سەلاجەکان لۆ تو بنێرم ئەو سەلاجەکان کە ناینات لۆن بۆ شی دەکەن سەرپەرشتی ئەو سەلاجانە بکەن و پیشەنگایەکە ئەنگۆ بەڕێوە ببەن ئەمە زۆر مەمنونیتونە چەند سارەمە هەوڵ دەدەن دوکانێکمانە بی ئیشی خۆمان لەسەر بکەین ناتوانین لەبەرەی فەقیر وەژاری لیمۆ چ غەریبە پێشەنگا هەدی وەڵا وەستا پارەمان دەکەوتە ناوەنی ئەوزا لیمۆ پێشەنگایەکەش بە ناوی تو دەکەم هەدی کاکە ئەوەش خزمەت دەکەین ئەو ژمارە توێ مامۆستا بامنی ژمارە خۆم دەمێ هەر ئیشەکە بوو خزمەت داین زانی تقریبا هەفتە چکە تەلەفۆنی لۆ بکە بەس مامۆستا لە بیرمان نەکەی لە بیرتان ناکەم ئەموو مارکە ئەگە قەوە بە شەریکەی سەلاجەی مارکەمان نەدانێ زۆر کەسێ بەبندەچی باوەڕ بکە ئەو ڕۆژێ کە عەباس هاتبوو دێگۆ سەلامەکەم بی لە بازاڕی دێگۆ هەواڵی هەنارم لێ پرسی دێگۆ باسی ئارامان دەکرد وایە ئارام ئەو سا یەکەم بوو دیگۆ هەزار مۆزوعی قەدیم دو جێراوتی ئاخری کابرا هاتگوتی کاکە ئەتۆ من بە چێ دەگەیتی گوتی تو سەعدی نی گوتی بابە سەعدی چی و حالی چی ماشەڵە نییە نەفسی چاو نەفسی برو نەفسی کەپوو نەفسی دەو خەرگی زۆر هەیە بەم دەچیت ئەدیکانی دوکانی سەلاجەی ئەوروپی ئەدیکا تەلەفۆنەکانێ ئەگە قەون نەبوو تەلەفۆن لە بۆ وەستای بکەی ئێکا تەلەفۆنەکان هەر قەپاتت کرد بلای بەڕێزم سەعاتەکە باید ستاڵۆ دەکەن گورە بابە سەد کەس بەم دەچی هەم ئەوڵەوی ئاقترا خەریکە نییە دەزانی جوان تەماشام بکە چای وەچی من بوو ها ئەرێ وەڵا عینن ئەتووی کەپی بە کەپی من دەچوو ئەرێ وەڵا ئەوە خڕۆکە بوو گورە بابەوە نییە برام لەوانەیە ئەنگۆ غەڵەت تێگەیشت بن ئەو نەبی بزانش نەکەم چەند عاقلە سێ خوشکم ئەوە ئەتوو گەلە غەریبی ئەوە دوو ماڵی هەیە دوو ماڵ گورە بابم شتی وانیە عەزیزەکەم گورە کۆنیە دوو شتی وانیە عەزیزەکەم شتی وانیە تەلەفۆن لە پۆلیسی دەکەم دەبی هەر ئێستا تەلەفۆن لە پۆلیسی بکەم دەڕۆین واز باینم دەبی وای لێ بکەم جاریانە ڕحی بدەم دوو ماڵی چی سعدی نەڕێخوا دڵم ڕاوەستا دوو ماڵی چی گورە بابا وەرنەدیت هاتە مختاری بکە بابۆ ساقە چینە پێم بری ئەو
ئەو ساختەچیانە لەکوێ دیتەوە؟ من نازانم ڕقەمەکان لە کارگەڕەکەی زیران ناوەرگن گورە توشتی زۆر قۆڵ دەکەی سەد جار پێم گوتی بەبێ پرسی مشتی مەکە لۆ ئەو سەلازە چاکەدەوە دوایێ ئەو ساختەچیانە دینایە ئێرە تەماشاکە خۆ ئاڵتون و پارەکانیان نەبەردرا نانە لە ژووری خۆمانە ئارامیش لەوەیە سعدی خۆ دوو ماڵەکە ڕاز نەبوو ڕوڵەتون نەدی کە باسی پۆلیس بکە ڕایەکرد ئەوە دەیانەویست دەیانزانی من وەزەم باشە دەیانەویست ڕەشمەم لێوەگرن دڵم حەساوە سعدی وەمە خیانەت لە دوو دەکەم تۆ حەیداری بۆ یەکە نارم هەیە هەناجیان حەیداری سعدی حەزم لە قاوەکی قاوەکم و حازر کرد بەچاوم تۆ ڕۆدانیشە بۆت حازر باشە بە قوربانتەوە گوزارش نەچاتەوە